يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتارەکانی ڕابردوودا لەگەڵ جەنابتاندا لە خزمەت قورئانی پیرۆزدا بووین. باسی سوورەتی ئەلعەسڕمان کرد و سێ دەرسی ڕابردوومان وەرگرت. دوو وتاری ڕابردووی بابەتەکانی جومعەمان لە خزمەت سوورەتی ئەلعەسڕە باسمان کرد کە پەروەردگار سوێن دەخوا و دەفەرمێ وەالعەسڕ إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا أو ما كربه وتارك وعملوا الصالحات أوجه تاري جمعي رابردو مانبو كخواي پروردگار سوين دي خواردو فرموي سوين بكات جا سيدي وشي عصر كان وشي عصر لعصر لقشين وهاتوا شتيك كاتك كدتويت زورترين سودي ليه ورقري دێنی دەیگوشی و ئاوەکەی لێ وەردەگری ئەوەی بەرهەم بێ و بخورێ بە فیڕۆی نادەی. تەنانەت ئەم جیازە نوێیانەی کە پێڵن عەسارەیەک واتە گوشەر تۆ ئاوی میوەیەکی پێ وەردەگری تەواوی ئەو ئاوە وەردەگرێ زۆری فەرقە لەگەڵ وەسائلێکی دەستی پێشوودا. جاران کەسانێک کە هەناریان دەکرد بە ڕووبە هەنار و ئەوانە کە ئێستا بە عەسارە دەیکەن چەندی فەرقە. خوا سەرنجمان ڕادەکێشێ بە وشەی عەسڕ دەفەرمێ ئەو کاتەی کە من بە تۆم بەخشیوە ئەی ئینسان هەمووی بکوشە تەواوی بەکار بێنە بە فیڕۆی مەدە هەندێکی بەکار مەهێنە و زۆری مابێ و بە فیڕۆ چوو بێ ئەینا لە خەسارەتمەندان دەبی. زانانی چکەش دەفەرمون وشەی عەسڕ بەمانە نوێژی عەسرە. خوا دەفەرمێ هەمیشە وا بزانە تۆ گەیشتوویتە نزیکی ئێوارە. عەسڕ واتە نزیکی ئێوارە. هەمومان دەزانین ئەگەر ئینسان ئیشێکی بەپەلەی هەبێ بە هاوڕەکەی دەڵێ زۆر درەنگە وا عەسرە با فریاکەوین با خۆمان نەخافڵێنین. ئەگەر لە بازاڕین بزانین چیمان دەوێت و چیمان پێویستە خۆمان بەوە مەشغوڵکەین سەیری هەموو شتێک نەکەین چونکە کاتەکە بەبەریەوە نەماوە. ئەگەر ڕووناکیەکن نەبێ بۆ شەو ئەبێت لە عەسرە خەمی بۆ بخۆی سوتەمەنیەکە دابینکەی کارەباکە دابینکەی ئێنا شەو بە تاریکی دەمێنیتەوە. خوا هەمیشە ئاگادارمان دەکاتەوە ئەی ئینسان بەخوا تۆ وا لە ئاخر ڕۆژەکانی ژیانت دای خۆت خەریک مەکە بەشتی لابەلاوە کە سوودی بۆ دنیا. بزانت چی بۆ ئەم دنیا و بۆ ئەو دنیات باشە کاتەکانت لەوەدا بەسەر بەرە. بیکوشە کاتەکانت. تەکنەلۆژیای سەردەم کە عەسارە گوشەر داهاتووە بەرهەمی مرۆڤی زیاد کردووە. دەبا ئەم تەکنەلۆژیانەی سەردەمیش کاتەکانمان بۆ بژێڕنەوە بە سوود کە بە پێچەوانەوە دەیبینم بەداخەوە کاتەکانمان بەهۆی ئامێرە تەکنەلۆژیە پێشکەوتەکانی وەکو هێڵەکانی ئینتەرنێت و فەیسبووک و تیڤی و ئەوانەوە زۆربەی بە فیڕۆ دەڕوا. نازانین چیمان تێدا کردووە چیمان بەرهەم بووە چیمان نووسیوە. لەجیاتی ئەوەی کەوا 10 سعات لەسەر ئینتەرنێت بی بڕواتان بێ 1 سعات کتێبێک بخوێنیتەوە کتێبەکە بەدەستەوە بێ سوودی دنیا و قیامەت و زانست و عیلم باشتر وەردەگری. بۆیە کاتەکانت بکوشە بەرنامە ڕێژیان بۆ بکە ئەینا خەسارەتمەندبی ئەی مرۆڤ. ئیماندار خەسارەتمەند نییە. عەمەلی ساڵحیشمان باس کرد. خوای گەورە لە فەقەرەی سێما دەفەرمێ هەر کەسێ ئەمە سیفەتی بێ خەسارەتمەند نابێ زەرەرمەند نابێ وەتەواسەو بالحەق کە ئەمە بابەتی وتاری ئەمڕۆمانە بە پشتیوانی خوای پەروەردگار. مسلمانانێک کە سەرفرازن و لە زیان دوورن ئامۆژگاری یەکتر دەکەن وەسێت بۆ یەکتر دەکەن لەسەر حەق. ئاگاتان لە حەق بێ ڕاستی و حەق دەمێنێتەوە بەتاڵ دەڕوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم شتێک حەق و ڕاستی بووە لە عەقیدەدا داناوین. ابن عباس دەفەرمێ وەکو لە صەحیحەیندا لە بوخاری موسلیمە هاتووە خۆشەویستمان صلی الله علیه وسلم هەموو شەوێک لە شەو نوێژەکانیە هەموو شەوێک ئەم دوعایی خوێندووە و باسی کردووە. دەیفەرموو اللهم أنت الحق یا ربی خوای پەروەردگاری من دەزانم تۆ حەق و ڕاستی ووعدك الحق
بەڵێنەکان ڕاستن وەلیقاؤک حەق گەیشتن بە لیقای تۆ ئەی خوای پەروەردگار ڕاستە و حەقە وەقەولک حەق فەرمایشتەکانت کە لە قورئان و حەدیثی قودسیدا هاتووە هەمووی حەق و ڕاست و بێگومانە والجنة حق والنار حق بەهەشت و جەهەنەم هەردووکیان حەق و ڕاست و بوونیان هەیە والنبیون حق هەموو سەرجەم پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ بەبێ جیاوازی هەموو حەق و ڕاستن ومحەممەد حق من کە محەممەد پێغەمبەری خوام حەق و ڕاست پێغەمبەری خوام والساعة حق قیامەت هەیە ڕۆژی زیندووبوونەوە هەیە ئەم دنیاە بە مردنی ئینسانەکان کۆتاییان پێنایە خوایە گەیشتن بەو ڕۆژی قیامەت حەق و ڕاستە دوای مردن زیندوو دەبینەوە جا تەماشاکن خۆشەویستان عەقیدە دەبێت لەسەر حەقدا بمەزرێ ئێمە سێ شتمان هەیە علممان هەیە عین اليەقینمان هەیە حەق اليەقینمان هەیە نمونەیەکی سادە باسکەم تۆ لە پشتی دیوارێکەوە وەستاوی دووکەڵێک هەڵدەستێ بەبینینی دووکەڵەکە دەزانی ئاگرێک هەیە چونکە علمت هەیە کە دووکەڵ لە خۆوە دروست نابێ ئەبێ ئاگرێکە بێ ئەوە علمە اليەقینە ئەچی لەسەر دیوارەکەەوە دەڕوانی بە چاوی سەر ئاگرەکەش دەبینی نەکە دووکەڵەکە ئەوە بڵێ سەر دەستێنە و دەسووتێ ئەوە عین اليەقینت هەیە بە چاو بینیت بەڵام ڕەن بێ گومانێک دروست بێ بەڵێن ئەمە شتێکی ئەلکترۆنی و یاریەکی ئەلکترۆنی و ڕەن بێ ئاگری ڕاست نەبێ ئەچی لێ نزیک دەبێەوە دەستی لێ دەی سێگە دەست دەسووتێ ئەوە حەق اليەقینە هیچ گومانت نەما کە ئاگرە بە دووکەڵەکە علمت هەبوو بە بینینی ئاگرەکە چاوت بینی بەڵام بەدەست لێدانەکە حەق اليەقینە ئەو کاتە کەس گومانی هەیە بڵێ ئەمە ئاگرنیاوە پەنجەکان سووتاوە نەخێر عەقیدەش دەبێ ئاوا بێ چونکە بەڕێزان ئێمە کۆمەڵە شتمان هەیە ئەبێ لێکیان جیاکەینەوە هەر کەسێک بڕوای وابێ کە شتێک لە 130 هەیە و ڕاستە لە 130 بڕواد وایە شتێک هەیە ئەوە پێڵن وەهم زۆر جا دەڵێن فڵان کەس کاکە لە وەهما دەژی یعنی لای خۆی لە 130 ئەم شتە ڕاستە بەڵام لە 170 لەوانەیە درۆ بێ و نەبێ ئەوە لە وەهمایە لە 150 پێ دوابێ شتەکە ڕاستە و لە 150 گومان بەرامبەری هەبێ وە شکە هەڵە لە شکا بووم لە 150 پێی دەوترێ شک لە 170 ظەنە لە 190 بڕواد وابوو شتێک ڕاستە هێستاکانە یەقین نییە هێستا غەلەبەت الظەنە لە 100 ئەمجا حەق اليەقینە لە 100 یعنی هیچ مەجالی گومانی تێدا نەماوەتەوە دەی ئەم ئیمانیەی ئێمە دەبێ ئاوا بێ کەوتت الله حەق هیچ گومانت نەبێ لە وەهما نەبی لە ظەننا نەبی لە غەلەبەی ظەننا نەبی کەسێ نەعوذ بالله بڵێ لە 190 ڕەئی وایە کە خوا هەبێ ئەو ئیمانی نییە ئەبێ 100 حەق ئاوا بڕوات بەخوا بە پێغەمبەر بە پێغەمبەران بە بەهەشت و دۆزەخ هەبێ گومانێکن نەما بێ ئەڵڵای ئێمە حەقا تەرازوویەکی دادپەروەری داناوە ئەو بەندانەی کە تۆ دایان بینی وا دەزانی بۆ ئەو وایە و بۆ ئەو وایە هەمووی لەسەر بناغی حەق پەروەردگار ژیانی پێبەخشیوە لە ڕووی زانستیەوە سەیری بینی ژن و پیاوکە پیاو ناکەوێتە سۆڕی مانگانەوە و دایکانمان خوشکانمان خێزانمان سۆڕی مانگانە دەبینن سەیری وشەی حەقی پەروەردگار کە لەوێدا ئافرەت بە حکمیەوەی تووشی ناڕەحەتیەکانی سۆڕی مانگانە دەبێ حتا گەنجە و سۆڕی مانگانە دەبینێ زۆربەی کات هەرە زۆری لە نەخۆشی دڵ پارێزراوە کە لە سۆڕی مانگانە وەستایەوە ئەمجا تووشی نەخۆشی دڵ دەبێ لە مقابلا پیاو کە ناڕەحەتیەکانی سۆڕی مانگانەی نیە هەر بە گەنجی معڕەزە تووشی نەخۆشیەکانی دڵ ببێ ئافرەت کاتێک کە تووشی نەخۆشیەکانی دڵ نابێ لە گەنجیدا لە مقابلا تووشی بەردی زراو دەبێت زۆربەی هەرە زۆری ئافرەتان تووشی بەردی زراو دەبن و ئەو عەمەلیاتیان تووش دەبێت پیاوان کەمتر تووشی بەردی زراو دەبن ئەم پەروەردگارە هەموو شتەکانی لەسەر بناغەیەکی حەق و زانستی داناون وڵاتانە کە هەژارن بۆ کوتێک گۆشت ساڵە و ساڵ و جەژن و جەژن دەیخۆن جەستەیەکی حتا بڵی ساغیان هەیە لە وڵاتی وادا بەس تەنها سەرۆکی وڵاتەکە و ژنەکەی نەخۆشی دڵیان هەیە و تووشی نەخۆشیەکانی تر دەبن خەڵکە هەژارەکە هیچی تووشی ئەو نەخۆشیانە نابێ نە سوکەری هەیە نە کلیەی ناتەواوە نە کەبەدی ناتەواوە نە جگەر و دڵی ناتەواوە هەمووی سەلامەتە لەولاوە تێرە هەژارە ئەوەی تر زۆر تێرە لەسەر سفرەکە بەڵام نەخۆشی هەمووی لێتاڵ کردووە بۆیە حەقێک هەیە کە پەروەردگار بە هەمووانی داوە و زانست و عیلمیشی پێبەخشیون کە چاکەکانی بەکاربێنن ئەڵێ محەممەد حەق کەوتت محەممەد حەق هەموو دنیا بیەوێ کوردێکی
بێئەدەب دوو لە ڕووی جەنابتان و هەموو کوردانی بە شەرەف لە ئەوروپاوە بێ بەرنامەیەکمان لە فەیسبووکا بۆ دانێەوە یان لە ڕێی نووسین و بەرنامە و دیبەیتێکەوە گومانێکمان لەسەر ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ دروستکە ئەوە ئەسڵەن لە ئێمە ناوەشێتەوە چونکە ئێمە وتمانە حەقٌ گومانمان نەماوە لەسەر پاکی و ڕاستی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم کە خوا نەخواستە دڵت وا لێیدا ئەڵێ با گوێی بۆ بگرم تۆ بڵێ ڕاست نەکە ئەو گومانت بۆ دروست بوو نەگەیشتووە حەق بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە قورئان دەفەرمێ وەتەواصەو بالحەق دایمە بیری یەکتری بخەنەوە بڵێن ئاگاد لە ئیمانەکەت بێ کوڕە کەس گومانت بەرامبەر بە خوا بەرامبەر بە عەدلی خوا بەرامبەر بەڕاستی و پاچی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم بۆ دروست نەکە ئەگە یەک زەڕە گومانت بۆ دروست بوو تیا دەچی عەقیدەکەت تیا دەچێ ئاگاد لە خۆت بێ هەر گوێی بۆ مەگرە هەر ئەو فەیسبووکە مەکەوە هەر سەیری ئەو دیبەیتە مەکە پێویستیت پێی نییە چونکە تۆ حەقت هەیە تۆ دەست لە ئاگرێکدا و دەستی سوتاندووی تازە پشەویستیت بە شایدی خەڵک نێ بڵێەوە ئاگرە حەق اليەقینت هەیە لە عیلم اليەقین و عین اليەقین تیا پەڕت کردووە بەهەشت و دۆزەخ کەسێک بڵێ ئەگەر هەبوو باشە خۆگە نەبوو زەرەدم نەکردووە وەکو ئەو شاعیرەی لێ دێ کاتێکەوە لەگەڵ ئەستێرەناس و فەلەگناسێک و دکتۆرێکا دادەنیشێ کابرای موسڵمان ئەوان دەڵێن قیامەت نییە و ئێمە هەروە دروست بووین لە پەرستندنەوە بردۆزی پەرستندن وردە وردە مرۆڤ کرمێک بۆتە مەیمونێک و کلشی دەبێتەوە بۆتە ئینسانێک و ئاوا بۆ دوایش کە مرد شی دەبێتەوە دەبێتێتەوە ناو خاکەوە تەواو دەبێت دکتۆرەکەش هەروای گوت کابرای موسڵمان ئەم شیعرەی وت وتی زعم المنجم والطبيب كلاهما استرناس فلقناس لقل دكتورك بروايان وابو لن تبعث الأجساد قلت إليكما وتيان كمردين دبينا وبخاك وخولو زندو نابنا وحشر وحساب قيامة دنيا وتما أقصيب وخوتان إن صح قولكما فلست بخاسرين أقا قصي إيه والراست به أقا الراست كان قيامة نبي كاكا خمن زرد من نكدوا أقا قصي إيه والراست بو دواي مردين زندو نبوينوا دەیمەنی موسڵمان چ زەرەرێکم کردووە نوێژم کردووە پاک و خاوێن بووم دڵم ئیسراحەتی کردووە زەکات و خێرم کردووە ویژدانم مرتاح بووە بە چاوپێکەوتنی هەژارە کە دڵی خۆش بووە دڵم خۆش بووە خۆ بۆ خۆم قازانجم کردووە حەجم کردووە گەشتێکم کردووە ڕۆژم گوتووە جەستەم ساغ بووە عیبادەتی خوام کردووە دەروونم ئارام بووە فەلەست بخاسرین خۆ من زەرەدم نەکردووە لە دینداریەکەمدا أو صح قولي أيك قصي من راز بقيامة هبو زندوبنا وهبو فالخسارة عليكما أو إيه وزرد مندن خوتازا أو قيامتها ناكب باب قرينا وبو دنيا بالكو أمجار إيمان بينين وبين راستا تازا إيمان توابو لدستان شو أم إيمان قبولنيا وهو قولي والشاعرة بل أجر وابو نابي أجر بكار بيني لإيمانا أجر نيا أبي يقينت هبه وكو تشاول لبهشت دوسخ به أو بروات هبه خوای گەورە دەفەرمێ وەتەواصەو بالحەق ئەم عەقیدەیە ئاوا بیری یەکتر بخەنەوە قورئانی خوا حەقە پێغەمبەر دەفەرموو وەقەولوکە حەقٌ کەلامەکەی تۆ ئەی خوای پەروەردگار حەق و ڕاستە بەڵام دەبێت بە حەق و ڕاستیش تەفسیری بکەین هەر لە خۆمانەوە تەفسیری بەسەرا دابەش نەکەین قورئانی پیرۆز بۆ نمونە ئاەتێک دەفەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون قڕا لێرەدا بمعنای وڵات و شاری گەورە ئەوانە دێن نەک دیگوندی بچووک یان ماڵێک خوای پەروەردگار هیچ شارێک هیچ وڵاتێک هیچ مەملەکەتێک وێران ناکە ستەم لە خەڵکەکەی ناکە ئەگە بۆ خۆیان چاکەکار و مصلح بن یەکسەر کەسێک دیمەنێک دەبینێ وڵاتێک بەر لافاو کەوتۆ فەیزان لێیدا و هەموو خانوەکانی ڕووخاون تسونامێک لێیداوە ئەڵە کاکە ئەوە دەزانی پێ شەرعی خوا دەکرا لەو شوێنەدا بۆیە ئەو تسونامی لێیدا و هەموویانی غەرقی کرد ئەوە ڕەن بێ یەک ئیحتیمال ڕاست بێ یەک جار ئەوە ڕاست بێ بەڵام مصلحون هەر بۆ دین نییە بۆیە دەبینی گەڕەشێک بەردەوام ئاو دەچێتە شوێنەکەیانەوە ئەوە ئیسلاحیان نەبووە لە شوێنی جوغرافیدا شوێنێکیان کردووە بە خانوو شی و دۆڵ بووە بەردەوام بە پێی حەقیقەت و زانست و جوغرافیا ئەو شوێنە ئەلافاو دەیگرێتەوە دەی تۆ هەموو ساڵە ماڵەکەت ئاو تێی دەچێت ئەوە پەیوەندی بەوە نیە خوا نەخواستە خوا غەزەبی لە تۆ گرت بێ کەسێک ماڵەکەی لە کەنار زەریایەک بێ مانای وە نیە فاحیشەگەری لێکراوە بۆیە خوا غەرقی کردوون کاکە شوێنەکەی نزیکی ئەو شوێنە بوو بۆیە ئاوەکە گرتوویەتیەوە ئەی بۆ لە شوێنێکیکە نایگرێ کەواتە ئەوە ئیسلاحی جوغرافی نەبوو یان مصلیحەکە حکومەت نەبوو حکومەت سەد و بەنداوی دروست نەکرد ئاوەکان کۆ بکاتەوە هەمووی بەسەر خەڵکا دەڕژا یان ئەندازیارەکە باش نەبووە و چاکە خواز نەبووە بە کابرای نەوتوە ئەم شوێنە نزمە ئەبێت چەند قات پڕیکەیتەوە بۆ ئەوەی کەوا شوێنی نیشتە جێبوونەکەت سەلامەت بێ و ئاو نەیەتە ناو منداڵەکانتەوە یان شارەوانی مصلح نەبووە بەلەدیات خزمەت گوزاریەکانی باش نەبوون ئاوەڕۆکانی خراپن
بۆیە تەفسیری قورئانەکە وأهلها مصلحون هەر ئیمانەکە نییە، زۆر چوار شتی تریش دەگرێتەوە. ئەبێ کە کەلامی خوات بە حەقزانی تەفسیری حەقیشی بۆ بکەیت. خۆشەویستان، قورئانی پیرۆز باسی حەق و ڕاستی و بەتاڵمان بۆ دەکا لە سوورەتی الرعد ئاەتی 17دا بەم شێوەیە نمونەمان بۆ دێنێتەوە. دەفەرمێ أنزل من السماء ماء فسالت أودية بقدرها فاحتمل السيل زبدا رابيا ومما يوقدون عليه في النار ابتغاء حلية أو متاع زبد مثله كذلك يضرب الله الحق والباطل فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض كذلك يضرب الله الأمثال. خواده فەرمێ ئەگەر دەتەوێت تێبگەی لە حەق و ناحەق سەیری ئەم نمونانە بکە. باران لە ئاسمانەوە دەبارێت، لە شی و دۆڵەکاندا کۆ دەبێتەوە و خوا دەفەرمێ سەیری کە بوو بە لافاو، کە لافاو بوو بە قوڕەسوورا و بە شوێنێکا ڕۆی سیر ئەەکەی لەسەر ئاوەکە کەف هەیە، کەفی قوڕا و سوورا و لێڵاوێک هەیە، کۆمەڵە پیسی لەسەر ئاوەکە کۆ بۆتەوانە و کەف و کوڵێکی لێ پەیدا بووە. یان خوا دەفەرمێ سیرکەن کاتێک کە دەتانەوێت خشڵێک دروستکەن، زێڕ بێ، زیو بێ، پلاتین بێ، یەکەم جار ئەو زەڕەنگەرە ئەو زیوگەرە دەیتوێنێتەوە بۆ ئەوی خشڵی لە دروستکە. لەسەرەوە کە ختوایەوە مادەیەک دەنیشێ، پیسیەکان هەموو دێنە سەرە و کەف و کوڵێکە. خوا دەفەرمێیان کەلوپەلێک کە دروست دەکەن ئاسن و مس و قورقوشم دەتوێننەوە، مس و قورقوشم و ئەوانە بێنە بیتوێنەوە، لەسەرەوە مادەیەک هەڵنیشتووە سەرکەوتووە، ئەوە کەفەکەیەتی، ئەوە کەف و کوڵەکەیەتی. خوا دەفەرمێ ئەو کەف و کوڵەی لە دەریاکە و لە زێڕ و زیوەکە و لە قورقوشم و ئاسن و ئەوانە بینیتان لە مسەکە، ئەو کەفەی سەرەوە بەتاڵە، ئەوە باتڵە، ئەوە هەر کەف و کوڵێکی بێقیمەتەوە دەبێت بڕوە، مەسافەیەک خۆی دەگرێت، دواتر دەبێت فڕی دێ، بەعەمەل نایە. وأما ما ينفع الناس فيمكث في الأرض. جا سيري قرآن كان وأما ما ينفع المؤمنين ما ينفع الناس أوي سودي بو خلق هبي خواده هليتوا أوي سود بخلق بقيني دمينتوا أو حق بطل خوا أو بطل رندكاتوا كواتا شتي باطل كفو كلو هلچونيك وروكشيك بلامنا ويبوچا بو نمونا دینداری و خواناسیەیە کە حکمی خەڵکی پێ بکرێ خەڵک لە سایدا دەحەسێتەوە. ئەگەر ئەو دینداری و خواناسی و حکمی خوایە بە پێی شەریعەتی خوا کە حەق و ڕاستە نەکرا کەف و کوڵێکە، مەسافەیەک شوێنێک داگیر دەکەن و ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵاش بەرز دەکرێتەوە، کەسی لە پڕێکە نامێنێ، دەتوێنەوە. خەڵک خەریکە ئیمانی لاواز دەبێت، باشە خوایە ئەوانە ئاڵای لا ئیلاهە ئیلەڵڵایان پێ بوو بۆ کافرێک لە ناوی بردن، ئەوە لەسەر دینی حەقی ڕاستەقینە نەیتوانێ و عەدل بەرپا بکە. هەر مەسافەیەکە کەف و کوڵێکە و دێو دەڕوە. یان سیاسەتی چەواشەکاری، ئەگە حکومەتێک بە سیاسەتی درۆ دە لەسەر بێوێ شەعبی خۆی بخەڵەتێنێ، هەر ڕۆژە لە ژێر دروشمێکە، ئەمڕۆ بەوە دەیخەڵەتێنێ، بەیانی بەوە دەیخەڵەتێنێ، دوو بەیانی بەوە دەیخەڵەتێنێ، ئەوە کەف و کوڵێکە، مەسافەیەک دەتخافڵێنێ، بەڵام ئاخری هەرەس دێنێ، دەبێت فڕێ بدرێ. چەند حکومەت فڕێدران و شەعب وازی لێهێنان، دەنگی پێ نەدانەوە، چا سیاسەتەکە چەواشەکاری بوو. یان ڕیباخۆری و دەوڵەمەندی حرام، کابرا ڕیبای خواردووە وەختێ ناوێکی گەورە و دەوڵەمەند و سەرمادارێکی بەرزە، حرامی کۆ کردوێتەوە ماوەیە کەف و کوڵەکەی دەرەکەوێ، ئەڵێن فڵان کەس چەند دەوڵەمەندە، وەڵا وەختی ئەزانی پوکایەوە، کوڕە فڵان کەس خۆڕای کردووە لە بە قەرزاری، کۆ فڵان کەس ئیفلاسی کردووە، چۆن؟ چونکە هەمووی حرام و بەتاڵ بوو. یان لە زەواجە کەسێک دەبینی هاوسەرگیری کردووە، خۆی هەڵکێشاوە بە دەوڵەمەندی و ماڵەوە، ئەوەندەی ماڵی دنیا نیشانی ئافرەتێکداوە تا ڕازی کردووە، یان ئافرەتێک شووی بە کوڕێک کردووە، بەس ماڵ و سەروەت و سامانەکەی بینیوە، ئەوە دڵنیا بن مەسافەیەکی کەمە، کەف و کوڵێکە، ماوەیەک هەڵدەچێ، دوایی دەپوشێتەوە لێک جا دەبنەوەنە هەڵدەوەشێ، چونکە لەسەر حەق نەبوو، لەسەر ئەساس نەبوو. حملەی ئیعلامی بۆ بێدینکردن و بێڕەوشکردنی خەڵک، جاری وایە بێدینەکان کۆ دەبنەوە، کۆمەڵە دیبەیت و کۆنفرانس و نازانم چی، یەک کەف و کوڵ دروست دەبێت، وەڵا وەختی ئەزانی وەکو کەفی سەری دەریا دەپوشێنەوە، چونکە لەسەر بەتاڵن. ما بني على الباطل فهو باطل، ئەوەی لەسەر بەتاڵ بێ ئەزیزەکەم بەتاڵە، بەڵام حەق کامە دەمێنێتەوە. هەر حکمڕانێک عەدالەت و دادپەروەری لە نێوان ئەندامەکانیدا بکە، ئەو حکمڕانەی خوا دەیهێڵێتەوە. بۆیە زانایانی ئێمە لە کتێبە شەرعیەکانە فەرموویانە للحەق دەولە وللباطل جەولە، حەق و ڕاستی و دادپەروەری و حکمی عەدالەت لە بەینی میلەتە دەوڵەتی بەدواوەیە.
ئەوانەی کە ئەگەر کەسێک دەیەوێت دەوڵەت بێ ئەبێ بناغەکانی دادپەروەری لە ناو میلەتا بەرپاکە. حەق و ڕاستی دەوڵەتە، بەڵام باتڵ و چاواشەکاری و سیاسەتی چاواشە و ناداتپەروەری و هەر کەس بۆ خۆی و کۆمەڵە مەسوول خۆیان دەوڵەمەندکەن و میلەتیش کەیفی خۆی بێ لە زستانیشان نەوتی نەبێ، ئەوە جەولەیە، ئەوە هەر مەسافەی چەند ساڵێک دەخایەنێ، ئەو جەولەیە دێو دەڕوە، میلەت ئەوەش بەڕێ دەکە، هەوکو زۆرمان بەڕێکرد. جا بۆیە ئەو حکومڕانەی دەیەوێت دەوڵەتی هەبێ و بمێنێتەوە بە ئاگای لە حەق بێ، با بناغی حکومڕانەکەی لەسەر حەق و ڕاستی بێ. ئەوەشی هەر دەیەوێت مەسافەیە خۆی تێرکە و خۆ پڕکە و ڕاکە و بەجێمان بێڵە، ئەوە با جەولەیەک بکە، ئەوە جەولەیەکە دێ و دەڕوا خەمتان نەبێ ڕۆژە کۆتایی پێدێ. دولة للحق دولة وللباطل جولة. ئەوەی دەمێنێتەوە ما ينفع الناس چییە؟ ئابوووریەکی چاک و پاک، وڵاتێک کە خەمی ئابووریەتی، ئەو ئەمریکا بەچی ماوەتەوە؟ ئەوە ئێستا خەمی 200 ساڵی داهاتووی نەوەکانی خۆی دەخوا. ئەوە خوای گەورە حەقی نییە بەسەرەوەی کافرەیان مسلمانە، یەک نەوتی خۆی بەکار ناهێنێ، دێ لەم عێراق و ئەفغانستان و سعودیە و هەراو بەزمە بە هەر سیاسەتێک بێت نەوت دەبا بۆی نەوەکانی دواتر دەڵێ ئەم خاکە هەری ئەم خەڵکە نییە کە ئەمڕۆ دەژیا، ئەوەی 1000 ساڵی کەش لە ئەمریکا دەژیا حەقی بەسەر ئەم خاکەوە هەیە، نابێت نەوتەکەی بخۆین. خۆکو ئێمە نییە دەڵێن کوڕە کاکە نەوتی هەموو کوردستان حەز دەکەی بە ساڵک فڕێدا. ئەی ئەو خەڵکی کە لە دواترا دێتە ئەم شوێنەوە، ئەی خۆیش نەوەی ئەم خاکەیە. ئەوە ما ينفع الناس، مادام بیری خەڵکی خۆی هەیە، بیری ئابووریەکی چاک و پتە و کارامەی هەیە، ئەوە لەو کاتەدا دەمێنێتەوە ما ينفع الناس فيمكث في الأرض، لەسەر زەویدا بەقای دەبێت. سیاسەتی دروست و حەکیمانە، زانستی بەسوود، ئاینی پوخت و خاوێن و دینداری بە حەق بۆ خوا، دادپەروەری و عەدالەت، زەواج و هاوسەرگیری لەسەر بنەمای خۆشەویستی، ناو ناخ نەک جەستە و ماڵ، بەخوا ئەمانە هەموویان دەمێننەوە، هەموویان دەمێننەوە، هەر بارودۆخێک بێتە پێشەوە. دووەمیان حەق لە وەختی خۆیدا داوای بکە، کە وەختی هات دوای مەخە، کە وەختیشی نەبوو داوای مەکە. داواکردنی حەق و ڕاستی، حەق و مافی خۆت ئەبێت تەماشای زەمان و زەمین کەی. ئەگەر زەمان و زەمین لەبار نەبوو داوای بکەی لە دەستی دەدەی. زۆر نمونەی ئەومان لەبەر دەستایە، ئەبێ ئاگامان لێ بێ. لە نمونەی ڕۆژانەدا پارەت لای کەسێکە، پارەت لای کەسێکە قەرزارتە، حەقی خۆتە لە لای. ئەگەر بچی پەلاماری دەی، خۆمە حەقی خۆتە، پەلاماری دەی و لێی دەی و برینداری کەی و قسەی پێ بڵێ، وڵا دواتر دەبێت تۆ بچی لەبەری پاڕێەوە سوحت بۆکە پارەکەشت بڕۆ مەمنونیشی و دەستیشی ماچکەی. بۆیە داواکردنی حەق و مافی ڕەوای خۆشت ئەبێ سەیری زەمان و زەمین کەی چەند لەبارە بۆ وەرگرتنەوەی، چەند لەسەری تووشی قەرزاری نابێەوە، پەنا بۆ هێزێکی دادپەروەر بەری. بۆیە کابراایەک هەیە زانایەکی ئەڵمانیە بە ناوی ئیهرێنج، قسەیەکی زۆر جوانی هەیە، دەڵێ الحەق بدون قوة ملزمة كلمة فارغة لا معنى لها. حەق بەبێ ئەوەی هێزێک لە پشتیەوە بیچەسپێنێ بەز و شەی بریقەداری ناو کتێبە. زۆر ڕاستە، تۆگە هێزێک نەبوو داوای لێ بکەی کاکە وەرە حەقم بۆ وەرگرەوە، بۆ ئەوەی تووشی ئەوە نەبم خۆم بەدەستی خۆم حەقی خۆم وەرگرمەوە، تووشی قەرزار بوونەوە نەبم لەسەری، ئەو حەقە چەند جوانە، بەڵام هێزێکی دادپەروەری دەوێت. سێەم قسەی جوان و ڕەوا لە هەموو کەس وەرگرە، با کافریش بێ، با کافریش بێ. هەر قسەیەک جوان بوو، حەق بوو، ڕەوا بوو، ئەو کەسەی وتویەتی سەیری دین و ئایدۆلۆژیای مەکەلەی وەرگرە. کاتی خۆی کابرایەک هاتە ناو شاری مەدینە، لە دەوڵەتی فارسیەوە هاتبوو. کە هاتە شاری مەدینە، نامەیەکی دەوڵەتی فارسی بۆ ئەمیری ئیمانداران عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێ بوو. پرسی کۆشکی خەلیفە کامەیە، وتیان ماڵی خەلیفەش هەر وەکو ئەو خەڵکە لە ڕیزی ئەو ڕیزە ماڵانەدایە. چووە ماڵەوە، وتیان لە ماڵ نێ لە مزگەوتە. کە چوو کات هاوین بوو، سێبەر بوو، ئیمامی عومەر قەیلولەی پێش نوێژی نیوەڕۆ بە چارەگێ 20 دقە نووستن زۆر کاتێکی چاکە بۆ ئینسان، شەحنت دەکاتەوە بە ئاگات دێنێتەوە. سێ دەکا ئیمامی عومەر بەردێک خشتێکی هێناوە و جامانەکەی عەباکەی لەسەر داناوە و خەوتووە، زۆر بە ئارامی خەوتووە، زۆر بە ئیسراحەت خەوتووە، نە حەرەسێک، نە پاسەوانێک، نە حیمایەک ئەو ناوی نەگرتووە. کابرای دەوڵەتی فارسی قەت ئەوەی نەبینی بوو، پاشاکانی ئەوان بە هەزاران حیمایە دەوری کۆشکەی گرتون و ناوێژن لە ژوورێ بخەون. قسەیەکی کرد هەتا مێژوو ماوە دەینووسێتەوە، وتی عەدیلتە فەئەمینتە فەنیمتە. ئای فەرمانڕەوای موسڵمانان زۆر دادپەروەری، بۆیە ئەوەندە ئەمینی، بۆیە ئەوەندە بەخ ئاسوودەیش خەوتووی.
دوای چەند ساڵ حافظ ئیبراهیمی شاعیر کە هەموو ناومان بیستووە حافظ ئیبراهیم قسەی ئەم پیاوە کافرەی کرد بە شعر وتي وقال قولة حق أصبحت مثلا وأصبح الجيل بعد الجيل يرويها أمنت لما أقمت العدل بينهم فنمت نوم قرير العين هانيها حافظ إبراهيم لم شعر جوانا وتي بخوا أو كابرا آقر پرست كافر قسكي زور جوان بو كات خليفة عمري بيني بجواني خوتوا وتي آي بريا وبريم كاروباري مسلمانان سركردي مسلمانان ئەوەندە دادپەروەری لەناو خەڵکەکەتا عەدل و ئەمانەت ئەمن و ئەمان و ئاسایش وڵاتی داگیر کردووە ئەوەندە ئاسایشیش بڵاو بووەتەوە بەبێ پاسەوان وا لێ خەوتووی مێژ میوانن نییە خەوێکی زۆر ئارامت هەیە ئەم قسەیە مایەوە دەڵێت جیل لە دوای جیل حافظ ئیبراهیم دەڵێ موسڵمانان دایانگێڕایەوە هەرسان قسەی کابرایەکی کافریش بوو بۆیە حەق و ڕاستی لەسەر زمانی هەر کەس بیست وەری بگرە مەڵێ ئەوە موسڵمان نەیوتووە چوارم نابێت دەمی ئەو کەسەدا بخەی کە داوای حەقی خۆی دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایە قەرزی لای پێغەمبەر بوو قەرزی دابوویە هێشتا وەختی خۆشی نەهات بوو ماوەشی مابوو هاتوو بە بێئەدەبیانە داوای قەرزەکەی کردەوە محەممەد بێنە پارەکەمەوە ئیشم پێیەتی من بۆ ئەوەندە نەمدابوویتێ سەحابە خەریب و پەلاماری دەن ئەم قسەیە وەکو فەرمانڕەوا قسەی لەگەڵ پێغەمبەرەکەن وەکو پێغەمبەر قسەی لەگەڵ بکات کافر دەبوو کە سەحابە خەریب و پەلاماری کابدا بدەن بڵێن هەی بێئەدەب چۆن لەگەڵ پێغەمبەری خوادا ئاوا قسە دەکەی چۆن ئەوا بەبێ حورمەتی داوای مافی خۆت دەکەی پێغەمبەری خوا ئەم قەولە جوانەی فەرمووی دەعوه وازی لێ بێنن کابرا چی کوتووە کاکە وازی لێ بێنن بۆ پەلاماری دەن بۆ لێ مۆڕ دەبنەوە بۆ لێ سوور دەبنەوە دەعوه فإن لصاحب الحق مقالا خاوەن حەق مافی قسەکردنی هەیە خاوەن حەق مافی قسەی هەیە دەنگ هەڵبڕێ ئەم پیاوە پارەی لامە ماڵی لامە بۆ لێی تووڕە دەبن بۆ لێدەن بۆ خەریکە بیگرن وازی لێبێنن لەسەر حەقی خۆی با دەنگ هەڵبڕێ ئەمە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ سەرکردەکان چونکە خۆی وەکو سیفەتی سەرکردە قسەی لەگەڵ کرا با میلەت دەنگ هەڵبڕێ بڵێ کاکە گیان حەقم لاتە موچەم لاتە نەوتم لاتە ژیانم لاتە ئەرزم لاتە با داوای خۆی بکە دەمی مەگرە سجنی مەکە دەمی دامەخە لێگەڕێ با ئازاد بێ إن لصاحب الحق مقالا هر کس خاونی حق بێ ئەبێ دەنگی دلێر بێ نابێ دەمی دابخرێ پەیامە بۆ سەرکردەکان گەنجێک ئەگەر ڕەخنەیەک بگرێ بڵێ کاکە گیان ئێوەی پێشمەرگە بەشێکی زۆرتان لە ناو شاخا وەکو سەرکردەکان قەل و قازی خەڵکتان دەدزی و دەتان خوارد ئیتر خۆم قسەیەکی خراپ نییە بۆ دەبێ ئەو گەنجە بگیرێ بۆ دەبێ سجن کرێ خۆ قسەی خراپ نییە بۆ چەند کەس هەیە لەژێر ناوی پیرۆزی پێشمەرگەدا خۆی تۆمار کردووە 28 ساڵن معاشی ئەم حکومەتەدا دەدۆشێ وەڵڵی کاتی خۆی لەبەر بەدەخلاقی چۆتە دەرەوە نەحەواوەتەوە بەدوی خزمێکی مەسئولی کەوتووە ئێمە قسەی حەق نییە بۆ حکومەت دەبێ ئەو گەنجە بگرێ ئەبێ لێی گەڕێ بڵێ کاکە حەقی خۆیەتی داوای ژیانی خۆی دەکە ئەویش هاوڵاتی ئەم وڵاتەیە ئەبێ بڵێن لەژێر ناوی حەقا لەژێر ناوی پێشمەرگە و دەوڵەتی کوردیشا زۆر کەس هەیە ناحەقی دەکا هەمووشی حەق نییە هەمووشی ڕاز نییە ئەرە وەڵا کابرا هەبووە لە شاخە قەل و قازی دزیوە منیش ئەو قسەیە دەکەم لە شاری شاشۆفڵ و گەڵابە و سەدی دزیوە ئەمە قسەیەکی حەقە ئەی بۆ گەنجە 10,000 لە گیفانیان نییە دەعوه فإن لصاحب الحق مقالا ئەی دەسەڵات دەمی گەنج مەگرەگە قسەیەکی کرد حەقی خۆیەتی ڕاستی وتووە حەقی پێیە قوتابی دەبێ هەرگوێ بگرێ ئەگەر قسەیەکی کرد ڕەخنەیەکیشی لە دەرسەکەت کرد داوای حەقی دەرەجەی خۆی کرد لێیگەڕێ مادام خۆی بە خاوەن حەق دەزانێ با قسە بکە ئەی پیاو دەمی ژنەکەت دامەخە بڵێ نابێ یەک فزە لە دەم بێتە دەرەوە لەوانەیە حەقی پێ بێ داوای حەقی خۆی بکە وازی لێ بێنە ئەی ژن دەمی پیاوەکەت دامەخە سنوورەکانی لێ مەگرە ڕێی لێگەڕێ با پیاوەکەشت قسە بکە و داوای حەقی خۆی بکە ئەی خاوەن کە دەمی کرێکارەکەت مەگرە چونکە لەوانەیە داوای حەقی خۆی بکە و داوای زیاتری نەکردووە دایک و باوک دەمی مناڵەکەت مەگرە مەڵێ من دایک و باوکم هەر بۆ دنیا یەک قسە بکەی دەبێ بڵێ سەمیعنا واتەعنا لێگەڕێ ئەو مناڵەش لەوانەیە حەقێکی خۆی داوا بکە با دەمی بکرێتەوە بەڵام ئەوەندەمان ئاگا لێ بێ لە داواکردنی حەقا بەتاڵ سوودمەند نەبێ حەقەکەی خۆشمان لەسەری دانەنین و بەتاڵ نایەتە مەیدانەکەوە ئاگاشمان لەوە بێ پێنجەم حەق و ڕاستی عەقیدە و بیر و باوەڕ و ئایدۆلۆژیایە نابێ بە زۆر بەسەر کەسیا بچەسپێنی خوای پەروەردگار دەفەرمێ وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر أي محمد صلى الله عليه وسلم توش بڵێ ئەم حەق و ڕاستیە کە پەیامی خوایە من دەیگەێنم بە ئێوە خەڵکینە جا ئێوە ئارەزووی خۆتانە
چێ ئیمان دێنە بە ئازاد بێ چێ کافر دەبێ بە ئازاد بێ ئەها نابێ بڵێم ئەم دینەی من خۆ ئەوە هیچ گومانمان لەسەر نییە کە حەق و ڕاستە بەڵام نابێ بە زۆر بەسەر خەڵکیا بچەسپێنین خوا لە ئاەتەکەی دواترە باسی ئەوە دەکات ئەگەر کافر بی ئەوە جەهەنەمت بۆ ئامادە کراوە ئەگەر ئیماندار بی بەهەشتت بۆ ئامادە کراوە لەکوێ لە قیامەتە بەڵام لەم دنیاەدا با حەق و ڕاستیش بە تۆ بێ بە زۆر بەسەر خەڵکیا مەچەسپێنە چونکە دواتر خەڵک ڕەتی دەکاتەوە وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر قال سورة كهف آياتي بستونو كهمو جمعة كيستبي خوانين أم درسمان بيدالي حق راستي بهيز ناس اسبيندري أبي خلق بآزادي وريقري كواتا حق راستي يعني يكسان بآزادي باطلو پوچیش یەکسانە بە سەرکوتکردن و بە زۆر چەسپاندن تۆ حەقێکت پێ بەرامبەر بە منداڵەکانت ئەڵێی کچەکەم حەق و ڕاستی ئەوەیە وەڵڵاهی پۆشتە بی وەڵڵاهی پۆشتە و پەرداغ بی جلێکی موسڵمانانەی کوردانە لەبەرابێ ئەوش لە ڕوت و قوتە بە کولتور و بە دینی من و دایک و باوکن ناخوا بە دینی نەنەمان ناخوا ئەمە حەقە بەڵام ئەو مافەد نییە بڵێ بەخوا سەرت ئەتاشم سەرت ڕوود بێ چونکە لە ترسی تۆ لە چ بکە بەخوا دوایی خیانەتیشت پێ دەکا لە ترسان نادەیکە نە حەقەکەی پێ بڵێ جوان بۆی ڕوونکەوە بەڵام مافی ئەوە نییە بە گۆچان بە لێدان بە دەرکردن بە شکاندن بە سوکاتی پێکردن بە سەریا بچەسپێنی بەس مافی ڕوونکردنەوەت هەیە خواوا دەفەرمێ أحمد شوقي شاعر فرميتي علمت أن وراء الضعف مقدرة وأن للحق لا للقوة الغلبة زاني ما هر كاتك إنسان مظلوم بروج هزي بودا قريتوا وهروها يقيني شمهيا حق راستي سردكوي نك هيزو بازو أجا حق راستي تبي ما ترسى هر سردكوي دركوي نك هيزو بازو دا صلاة وسركت كردن لبابتي كومالاتي دا قرآن دا فرمي أجا كاريك تبينين على باربو الشرم مكا بڵێ کاکە بەخوام کارە بە خەڵک نایە ئەمە جێگەی خۆی نییە خی پەروەردگار لە سوورەتی ئەحزاب ئاەتی 53دا لە ئاەتێکی دوور و درێژدا باسی ئەومان بۆ دەکات دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک جار خۆشەویستان و دۆستانی دعوت دەکرد بۆ ماڵەوە بۆ نانخواردنێک خەڵکەکە لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە بەیانی زۆوە دەچوون دوایش کەنانیان دەخوارد هەتا نزیک ئێوارە هەڵنەدەستان تا نوێژی عەسر هەڵنەدەستان و حەزیان بە مەجلیسەکە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی زۆر دەوێ ئیشی زۆری هەیە خێزانی هەیە پێویستیەکانی کۆمەڵگای هەیە سەرکردەی وڵاتە پێغەمبەری خوایە یعنی شەرمی دەکرد بڵێ کاکەی جان ئێوە حەق وایە نیو سعاتێ دانیشن و کاتی زۆرم لێ مەگرن خوای گەورە ئاەتی قورئانی نار فەرمووی والله لا يستحي من الحق خوا شەرم لە وتنی حەق ناکە بە سەحابەکانی فەرموو وا مەکەن حتى قیامەتیش ئەگەر تۆ میوان بووی لە ماڵێک مەچۆ لە بەیانیەوە لەیدا مەکوتە تۆ ئەڵێن نانخواردنی ئێوارەیان نیوەڕۆ لە ماڵی ئێمەی دەدەقەت چارەجێ پێش نانخواردنەکە بچۆ نیو سعات دوای نانخواردنەکە ماڵەکە بەجێبێڵە خۆشەر هەر خاوەنی ماڵەکە نییە بۆ قسەی خۆش دانیشتی ئەی ژنی ماڵەکە ئەی مناڵی ماڵەکە ئەی نەخۆشی ماڵەکە ئەی تەلەبەی ماڵەکە کاخۆ بەشی بۆ ماڵەوەی پێویستە سەعی بکە کاتی بۆ بجێڕێەوە خوا فەرمووی والله لا يستحي من الحق لە حەق و ڕاستیدا لە بابەتە کۆمەڵایەتەکاندا شەرم مەکەن بە خەڵکی ڕابگەێنن بڵێن ئەمە جێگەی خۆی نییە ئەمە جێگەی خۆی نییە و دەستور و باوەکان با باوی ناو کۆمەڵگاش بن ئەبێ بیانهێنینەوە سەر ڕێگەی ڕاست و حەقیقەت و حەقەکە بە خەڵک بڵێن لە کۆتایی وتارەکەماندا باسی ئەوە دەکەم چێ حەق دەشێوێنێ چێ حەق دەشێوێنێ یەکەم زانایانی ئاینی مەلای مزگەوت پێشەوایانی ئاینی ئەگەر وریانە بن حەق لەسەر زمانی ئەوانەوە لە خەڵک دەشێوێ ها زۆر جار خەڵکەڵە وەڵی نازم سەرمان لێ شێوە هەر یەکێ قسەیەک دەکات ئەویش ناحەقیان نییە بۆیە گەیاندنی ئەمانەتی ئەم دینە ئەبێ بە حەق بێ ئەبێ بە حەقیش بوترێ وەکو خۆی بوترێ خوای گەورە تەفسیرە ئاەتەکانی بە حەق بکرێن ئەمجا کەلامی خوا بە حەق گاتە گوێی خەڵک زانایانی ئاینی ئەگەر وریانە بن حەق لە خەڵک دەشێوێ دووەم سیاسیەکانیش ئەبێ زۆر ژیرانە تەعامل بکەن چاودێری حەق و ڕاستی بکەن و جێبەجێ بکەن ئەینا سیاسەتیش حەق دەشێوێنێ لە خەڵک ڕەش و سپیلێت تێکەڵاو دەکا ڕاگەیاندن سۆشیال میدیا فەیسبوک ئەم شتانەش دەورێکی کاریگەریان دەبێت لە شێواندنی حەق و ڕاستیدا لە خەڵک جاری وایە بابەتەکە زۆر بچووکە یەک شتێک ڕووی داوە حەق و ڕاستی بۆ نمونەوەن خاوەن سایاق تەکسیەک پەنا بەخوا تووشی کارێکی بەدڕەوشتی بووە یەک سایاق تەکسی
لەولاوە 90,000 سایق تەکسیکەمان هەیە ئەو پەڕی خاوەنی حیا و حرمەتەوە بە دووی 2-3,000 حەڵاڵە دەگەڕێ بۆ منداڵەکانی بیباتەوە 100 جار خێزانی من و تۆ و کچ و کوڕی من و تۆ لەگەڵ یا سەرکەوێت لە ئاوێنەکەشەوە بۆی ناڕوانێ ئاو ڕیشی بۆ لا ناداتەوە معقول نییە میدیا بێ یەک خاڵی بچووک یەک پەڵەیەکی بچووک جارێک ڕووی داوە ئەوەندە گەورەی کە تۆ نەوێری کچەکەت بەتەنیا بنێری سەر جادە و سوای تەکسیەک بێ هەر لە خۆ وەسڵ بکەیتەوە ئەمە غەدرە ئەوە حەق نییە حەق ئەوەیە ئەو هەموو خەڵکە دێ و دەڕوا و سوپاس بۆ خواوەی توش ئەوەی خۆی لە خراپە نەبوو بێت تووشی خراپە نەبووە ئەوە هەموو سایقە ئەمین و دەسپاکە بە یەک سایق تەکسیەوە هەمووی پیسکەی هەر ڕاگەیاندن حەق لە خەڵک دەشێوێنێ گومانت لە دڵا دروست دەکا یەک جاری وایە شوێنێکی خراپە بەڵام سەدان شوێنێکی جوانی شەیە ڕاگەیاندن سەیەکی ئەوەش نیشان نادا ئەوەش خیانەتە ئەوەش شێواندنی حەقیقەت و ڕاستیە یەک حاڵەتێکی کوشتن خوا نەخواسە لە شوێنێکا ڕوودەدا ئەی ئەو هەموو ساڵە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە تۆ ئەویان بۆ ناخوێنیەوە کە ئەو هەموو خەڵکە بە ئەمانەت دەژی سوپاس بۆ خوای گەورە ئەبێ حەق نەشێوێنی ڕاگەیاندنیش بە دادپەروەرانە حکم بکە هەموو شتەکان بە قیاسی خۆی نیشاندا مێژوونووسان حەق و ناحەقیان تێکەڵاو کردووە مێژووی ئیسلام بخوێنەوە شتی وای تێدایە قێزت لێ دەبێتەوە ناڕەوایە بەخوا بۆی هەڵبەستراوە ئینە مێژووی ئیسلامی ئەماوانیە مێژووی کورد کە بەدەستی نایارانی کورد نووسراوەتەوە کوردیان کردو بە دێ و جنۆکە مێژووی کورد کە بەدەستی کورد نووسراوەتەوە دیسان ناحەقی تێدا کراوە چەند کتێبی مێژووی کەم هەیە من وەکو بەندە وەکو خۆم نەمخوێن بێتەوە هەر ئەوەی سەرکردەکانی ئێستا کە زیندون و لەسەر مێژووی کورد و شۆڕشەکانی کورد نووسیویانە هەموویانم خوێندوتەوە لە بینی دوان سیانە بەراورد دەکەم هەرچی یەکتر بەڕاست نازانێت ئەو بۆ خۆی بەلای خۆیان دایشکاندووە ئەو بەلای خۆیان داشکاندووە مێژوو ئەوان نانووسرێتەوە مێژوو نابێ بە میزاجی خۆت و بە ئارەزووی خۆت بنووسیەوە چکە دەبێتە خیانەت لە نەوەکانی داهاتوو حەق و حەقیقەتەکان لە خەڵک دەشێوێندرێ بۆیە دەبێت مێژوو نووس ئەو کەسەی کە خۆش پاڵەوانی ناو شۆڕش و مێژووەکە بووە یەکەم جار ڕەخنە لە خۆی بگرێ غەڵەتەکانی خۆی باسکە غەڵەتەکانی شۆڕشەکە باسکە غەڵەتەکانی خەبات و کوردایەتەکەی باسکە ئەم جاوڵە با لە داهاتوودا ئەم هەڵانە نەکەینەوە ئەوەتانە دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیر دکتۆر عەبدوڵڵا پەشێو کە لە ساڵی 1946 لە گوندی بێرکۆتی نزیک هەولێر لەدایک بووە لە بنەماڵەیەکی ئاینی بنەماڵەیەکی دیندار و دیرپەروەر ها دکتۆر عەبدوڵڵا پەشێو چونکە دلێر و بوێرە باسی مێژوومان بۆ دەکا ئەفەرمێ هەر کات مێژوو دەخوێنمەوە بە هەردوو دەست چاوم دەگرم دەڵێم نەکا لە شەرمانە لەبەر دەمی دێڕێک بمرم پەڕەی مێژووی کورد هەروایە تا سەیری کەی شەرمی تایە پەڕەی مێژووی کورد هەروایە تا سەیری کەی شەرمی تایە یان زێدی خۆی فرۆشتووە یان کورد خودی خۆی کوشتووە یان یەکترمان کوشتووە لە ناو خۆماندا لە شەڕی ناوخۆدا یان خاکی خۆمان بە دوژمنانمان هەڕاج کردو تاڵام فرۆش کردو پێمان فرۆشتون ئەمەش لە مێژووماندا هەیە هەر کابرای بە ویژدان دەست دەخاتە سەر برینەکان ئەڵێ ئەمە ڕۆی بەڵام کوڕە وریابین با لە داهاتوودا ئەوانەکەین با لە داهاتوودا خوێنی یەکتر نەڕێژین با لە داهاتوودا لە بینی سیاسەتی چەند حیزبەکان میلەت نەکەینە قوربانی معقول نییە نزیک ساڵێک بەسەر نیوە ساڵێک بەسەر هەڵبژاردنێکە بڕواتۆ نەتوانی حکومەتێک تەشکیل کەی لەبەر سیراعی ناوخۆت لەسەر شەڕی کورسیەکانت لەسەر داهاتی خۆت لەسەر هەر کەسە بۆ باخەڵی خۆی هەمووشی چاواشەکارە دەڵێ کاکە ئەوە من بەس بۆ میلەتی دەکەم دەبڕواتان بێ هەمویان درۆ دەکەن هیچیان باوەڕ ناکەم بۆ میلەتیان بێ ئەی ناگە ئینسان بۆ میلەتی بێ تۆش هەر برای منی وەرم با لە هەڵەکانی یەکتر ڕاستکەینەوە مێژووی ڕابردوومان ئەم پەڵە ڕەشانەی تێدان با مێژوو نەکەین بە قارەمانی بۆ خۆمان و هەموو لاپەڕەسپیەکانی تۆمارکەین ڕەشەکانیشمان هەن بەڵام گرنگ ئەوەیە لە داهاتوودا دەرسیان لێوەرگرین و ئەم خەڵکە موسڵمانە دیندارە بەڕەوشتە بە قەناعەتەی کوردستان نەکەینە قوربانی مەسلحەتەکانی خۆمان وتەواصەو بالحەق ئەم حەقەش بەبیر یەکتر بخەینەوە هانی یەکتر بدەین کە لەسەر باتڵ کۆ نەبینەوە لەسەر ناڕەوا کۆ نەبینەوە چونکە هەر حەق و ڕاستی لە دیوانی خوا و لە دیوانی خەڵک و لە ناو خەڵکیشا دەیباتەوە یا ڕەبی خوای پەروەردگار لەو کەسانە بین کەوا لەسەر ڕێبازی حەق و ڕاستین خوای پەروەردگار سوپاست دەکەین کە ئیمانێکی پڕ لە حەق و حەقیقەتیت پێبەخشیوین یا ڕەبی خوا لەسەر ئەو ئیمانەدا مەزراومان کەی یا ڕەبی خوا ئیمانمان هەرگیز گومانی تێ نەکەوێ و هەتا ڕۆژی کۆتایی کە دێنەوە لیقای تۆ یا ڕەب العالمین دەڵین وەلیقاؤکە حەق لەسەر حەق و ڕاستی
دینداری و خواناسی بەردەوام بین. خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆت بە شیفای خۆت یا ئەڵڵا ئەوەی نەخۆشە شیفای بدەیت، یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەیت، ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی، ئەوەی گرفتار ڕزگاری کەی، ئەوەی لەسەر ژنایە بە ناحەق دەرگای ڕەحمەتی خۆتی لێ بکەیەوە. یا ڕەبی خوای پەروەردگار لە هەموو خێر و بێرێک بەسەرمانە بارێنی، لە هەموو شەڕ و بەڵایەک خوای پەروەردگار بە دوورمان کەی، عاقبەتمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.